بە سنوور داخستن ئێمەش کەس نایێنین ئێمە چۆکدان نایێنین بە یەک شەربان لەناو ڕۆژاوا کە سنوور لە ئێمەش داخستنیێت ئەوان شەڕی خۆیان دەکەن و ڕۆژاوا ناکەوێت نە هەر ڕۆژەوە هیچ پارچێکی کوردستان ئێمە ناکەوین و ئێمە زۆر پارتی بۆتە هەڕەشە لەسەر و گەنجانی ویستوانە بچنە ڕۆژاوا چۆن ڕێگریان لە گەنجان کردووە و چیان بەرامبەر کراوە ژمارەیە گەنجی ڕۆژهەڵات و باشوور و باکووری کوردستان ژیان و گوزەرانی خۆیان لەبیر دەکەن و خەمی ڕۆژاوای نیشتیمان پەنجان پێ هەڵدەچنێت و دەزانن مەترسی کەوتۆتە سەر دەیانەوێت خۆیان بگەێنە ڕۆژاوا و ڕوو لە سنووری سمێڵکا دەکەن بەڵام بەم جۆرە باسی ژیانیان دەکەن نا ئەو کۆمێ گەنجێ باشوورن ئێ بەرێ خۆدا بوون سەر سنوور دخواستن دەربازێ ڕۆژاوا ببنش بۆک و پشگیرتیا ڕۆژاوا بکەن لە کەلەکێ شەروانێ ئازادی لە کەلەکێ گەلێ ڕۆژاوای کوردستانێ بسەکنن لە هەمبەری دوژمن vêga bi her rengî li aliyê rayedarên qede pêpedekê ji wan re astengî çê dikin û nahêlin derbasî Rojava bibe. Herkes zanê ev gencê Başûrê Kurdistanê û parçeyên din sê-çar roje bi her awayî li vir li ber xwe didin bi birçîbûnê bi tîbûnê ha vayê dîmin ev halê wan e ema dîsa jî bi îsrarin dixwazin bimînin heta ku ji wan re rê vedibe derbasê aliyê din bibin aliyê Rojava. یەکێک لەو گەنجانە کە بە وێنەوە ڤیدیۆ هەموو ڕاستیەکانی بۆ کۆباز ئاشکرا کردووە باز لەوە دەکات نەک هەر ڕێگایان نەدان بە تێپەڕبوونیان بەڵکو چەندین داویان بۆ ناونەتەوە تاوەکو ژیانیان بخەنە مەترسیەوە ژمارێک لەو گەنجانە شەوڵدراوە ڕادستی چەکدارانی داعش بکرێن دوو کەسیان هێنان کە بە ئەسڵ خەڵکی شنگال بوون یار بوو لەگەڵەوانش پەیوەندیان هەبوو هێنایانن خستیان لە ناو ئێمەوە وتیان لە شنگالەوە ڕێگا هەیە بۆ ڕۆژاوای کوردستان کە من بۆ خۆم یەکێک بووم لەوانە باوەڕم بەو قسەیە نەبوو وتم لە شنگال هەموو دنیا ئەزانێ ڕێ نییە کە ڕێ هەبایە دەچوین دەربازی ڕۆژاوا دەبووین بەڵام ڕێ نییە ئیتر هەندێک لەوانە باوەڕیان کە دەوری 15 گەنجێک لەگەڵ ئەو دوو کەسە بەڕێکەوتن بەرە و بەحساب شنگال و لەوێەوە دەربازی ڕۆژئاوا بن بەڵام بەداخەوە ئەو دوو ئینسانە حورمەتن یانی ئەوەندە بێشەرەف بوون بازرگانیان بە گیان و ڕۆحی ئەو 15 کەسەوە کردبوو مامەڵیان بەو 15 کەسەوە کردبوو کە ئەو 15 کەسە تەسلیمی داعشکەن لە بەرامبەر بڕێک پارەدا و تر داعشیش بە گوێری خۆی چ ئامانجێکی هەیە لەگەڵ ئەو 15 کەسانە بیپێکێجا ئایا مامەڵەکردە فرۆشتنەوەی بە کەس و کاریانیان نازانم ئیترەوە داعش بۆ خۆی دەزانێت بەڵام باش بوو من بۆ خۆم خەبەرم ناردەوە بۆ سلێمانی ئیتر هەواڵان تەداخولیان کرد و توانیان پێش ئەوی گەنە دەست داعش ئەو 15 کەسە ئاگادارکەنەوە کە نەخێر ئێوە بۆ ڕۆژاوای کوردستان بەڕێ ناکرێن بۆ ناو داعش بەڕێ دەکرێن و مامەڵەتان پێوەکراوە بە زووترین کات چیتان کردووە دابەزن لەو ساهرانە و گەڕێنەوە ترەوە بوو لە مووسڵ دابەزی بوون و تەلەفۆنیان بۆ من کرد بە گریانەوە ئەوان لەناو قوڕولیتە و لەبەر سەرماژیانی خۆیان لەبیر کردووە هەر چاوەڕوان بوون ڕێگەیان پێ بدرێت و دەربازی ڕۆژاوا ببن ئەوە ژیانی ئەو گەنجانەیە کە لەسەر سنووری سیمێرکان بە چاوی خۆتان دەبینن 3 ڕۆژ لەبەر سەرما و لە دەرەوە بوون هەمووی 2 سەعاتە خێوەتیان هەڵداوە خێوەتەکەش ئەوە حاڵێتی ژێر خێوەتەکەی ئەوە حاڵیانە دیسانیشەوە ئیرادەیان بەهێزە هەن لە هەر شوێنێکی ئەو خێوەتەوە ئاو دەڕوە ناتوانن دانیشین هەمووی بە پێوە وەستاون ئەوە حاڵی ناو خێوەتەکەی لە بری هاوکاری و ڕێزگرتنیان ئەوان ئیهانەکراون و ڕووبەڕووی هەڕەشە بوونەتەوە و جگەلەوەش هێزی سەربازیان دژیان جوڵان ئەو هەموو جێشە لەبەر ئەو هەموو خەڵکە داماوە هاتووە معقولە خوا ڕابەردارێتی ئەو هەموو جێشە لەبەر ئەو هەموو خەڵکە داماوە هاتووە لە خوارەوە ڕێمان لێگرن بۆ ڕۆژاوا بن دوجار ئەو گەنجانە دوای ئەو هەموو ئیهانە و فشارانەی
کە خرایە سەریان وەکو خۆیان باسی دەکەن و بە زۆر و بە هەڕەشە ڕەوانە کراونەتەوە بەڵام بەوەش وازیان لێ نەهێناون لە کاتی گەڕانەوەیان ئیهانێکی زۆریان پێکراوە و ئەمەش لە زاری خۆیانەوە دەبیستی جنێویان پێداوین دەیانگوت بەو باران و بەو شەوەی چی دەکەن بێرەدا ینی هێندێک گوشان بەکارهێنا جنێودان بۆ گوران نامێت دووبارەیان کردمەوە تەنانەت هەویەی خۆمیان هەردڕان هەویەکان ڕاند و بە دووچاویاندا دەمەوە هەویەکە نامە بەدڕاوی نازانم یعنی ئەو پەڕی بێڕێزیمان بەرامبەر کرا ئەو پەڕی بێحرمەتیمان بەرامبەر کرا با خەڵک بزانێت لێرە بەدواوە ئەگەر گەنجانی باش و نەهاتن بۆ ڕۆژ ئاوایان نەگەشتن بە ڕۆژ ئاوای کوردستان هۆکارەکەی پارتی دیموکراتی کوردستانە